زۆرنەوە بەڕێزانەی کە بەهۆی کلۆری ددان یان نەخۆشیەکانی پووکەوە دۆخی ددانەکان وێرانە و کەڵکی جوین و خواردن و پێکەنینیان نەماوە. بەڵام لەبەرەوەی کە نانەوێ ماوەیەک بەبێ ددان بن لە هەڵکێشانی ددانەکان دەترسن. بۆ چارەسەری ئەم بابەتە ڕێگایەکی زانستی هەیە کە بە زمانی کوردی کردومانە بە ددانی یەکسەری. ددانی یەکسەری چییە؟ پێش دەستپێک بە کارەکە چارەخواست سەردانی پزیشکی ددان دەکات و قاڵبی ددانی بۆ دەگیرێت. قاڵبەکە دەنێدرێت بۆ تاقیگەی ددان و لەوێ ددانەکانی بۆ دروست دەکرێتەوە کە بە گشتی ددانی جوڵاون. پاش ئەوەی کە ددانەکان دروستکرا، ئەو ڕۆژەی کە ددانەکان هەڵدەکێشێت یەکسەر ددانەکە دادەنرێت و ئەو کەسە ساتێکیش بە بێددان خەڵک نایبینێ. تەماشای تەنیشتی منکەن ئەو خانمە سەردانی کردین و ددانەکانی وێران بوو. ئێمە قەڵبان بۆ گرت و بۆمان نارد، هەر ئەو ڕۆژەی کە ددانەکانمان بۆ هەڵکێشا یەکسەر ددانەکانی سەرەوە خوارەوەمان بە دروستکراوی بۆ دانایەوە. وێنەی یەکەم کاتژمێر 5 و 20 دقیقە گیراوە و وێنەی دووەم کاتژمێر 5 و 35 دقیقە. تەنها لە ماوەی 15 خولەکدا ئەو زەردەخەنە جوانەی بۆ گەڕایەوە.